هاوڕێن و کاتتان باش. هاوڕێن چەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕەوشەی ئێستا لە هەولێرە، لە کوردستان بەگشتی نەکرد هەولێر. بەخێربێن هاوڕێن، ڕەوشەکە زۆر بەسەڵات ترسێکی زۆر گەورەی لێ نیشتیا. من بەرپرسم لەو مەسەلێ لەو هەواڵە، بەرپرسم لەو هەواڵە. بەخێربێن هاوڕێیان، ئێستا قسەوەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو ڕەوشەی لە هەولێر و سلێمانی هەیە و بۆ دەبێت هەموو دەنگە ناڕازیەکان لە سبەی لەگەڵ ناڕەزایەتی مامۆستایان و موچەخۆران و کاسبکارانی کوردستان دابین. بەخێربێن بەداخەوە شەرمەزاری لەو حاکم ڕزگار، یعنی خەڵک هەموو چاوی لەوەی بوو یەکەچیش حاکم ڕزگار ئێستا لە ڕێزی پێشەوەی ناڕەزایەتیەکان بێ و هەموو خەڵکانێکی نوخبەی دیار دەیان چەندین مەلا هەنەوەتە دیارە پیشان دەداتن. بڕۆن من لە لینکەم لە ڕوودا و دیت و لە پەیجێک لە تەلەگرامەکەم دانا هاوڕێیان، حاکم ڕزگارەوە داوای بایکۆت شکاندن دەکەن. ێ باش ئەوە شکاندیان دیوەک ڕاست دەکەم مەسەلەی قوتاب مناڵی فەقیر بێ ئەوە بەسەدی ئەو دیوەی هەتا کەنجینێ بەرپرسەکان ئەو هەموو دزی و تاڵانیە دەکەن، موچە خۆرەکان ناکەن تاکە هیوایەک مامۆستایان و ئەو بایکۆتەی ناڕزایەتیە بزانە دەست یەک و دووەکانیان کو هاتینە سەجادە، کو هاتینە داوای کپکردنەوە دەکەن، کو هاتینە داوای کپکردنەوەی ئەو ناڕزایەتی دەکەن کە ئێستا پارتی وێچێتی لەو پەڕیش لە ژانیدان. هاوڕێیان، من بەرپرسم لەوەی وەزعیان زۆر لەو کو ئینزار جیمە بەکو ئینزار جیمە لە ترسی ئەو ناڕزایەتی مامۆستایان. هاوڕێیان، بۆیە ئەرچی هەمووانە پشتگیریان بکەین. هاوڕێیان، بەخێربێن هاوڕێیان، ئێستا دەست پێ دەکەین، هەر ئێستا هەندە قسە و باز دەکەین لەسەر ئەو ناڕەزایەتی مامۆستایان لە دەڤەری سەوز و زەرد. لە هەولێرە بەیاننامەک دەرچووە، بەس بەیاننامەک پایتەخت هەژایە. چ هێزەکەن ئەو هێزە ئەوانە، ئەیگە خەڵک ڕاپەڕین چەکداری بکات چ دەکەن، ڕۆحتان بچی لە دەزانن چیان چاندێ چیە ئیچیان نەکردیە. هاوڕێن، بەس بەخێر بێن هاوڕێیان، ڕەوش لە کوردستان من بەرپرسم لەوە لە هەولێر و سلێمانی ڕەشڕەژانە پارتی وێچێتی زۆر دەترسێت. ئێستا هەندێک زانیاریتان پێ دەڵێم. هاوڕێیان، ئێستا لە هەولێر ئومێد خۆشنا و ئالان حەمە سەعید کۆبنەوە بە هەموو مدیرەکان دەکەن، هەڕەشەیان لێ دەکەن، شاریان لێ دەکەن. ئەو بەیاننامەیەک دەرچۆم وەڵڵی کەس نازانی چێیە، ڕۆحیان چۆ حکوومەتی هەرێم لە ئاسی ئەنجومەنی وەزیران داوایان مەسرور و پاراستن و ئەوان ئاسایشیان لەگەڵە، ئاسایشیان لە پەروەردەی هەولێر لەگەڵە، لە وەزارەتی پەروەردەی. ئێستا کۆبنەوەیان کرد، بڕیار بوو بە تەلەفۆن بکەن، سیاسەتیان گۆڕی، هەمیان زۆر بەیان خڕکردیتەوە، نەکرد هەموو وەرن. دەبیت سبەینێ هەموو مامۆستایەک دەوام بکە لە هەولێرێ، هیچ بەهانەیەک نییە، هەموو فشارەکانی ئاسایشیان لەگە دانانە. ئومێد خۆشنا و ئالان حەمە سەعید سەرپەرشتی ئەو هەڕەشەیە دەکەن کە شەرمەزار بن. من بەس بڕوا بکە تەئەسف لە خوینی بابی شەید ئومێد دەکەم، بابی ئومێد دەکەم
وەرە لۆچێ شەهید بوو کوڕەکەی ئێستا بوویتە چدار دەستە چی ئەو دەسەڵاتە خوێنمژەی 4 مانگە موچەی خەڵک نادرێ خەڵک لەو پەڕیوەزە خراپیدایە ئەوەش دەچی سەرکوتیان دەکات کورە شەرم کە وەڵڵا ئومێد من یعنی ئەوانیە من نەک باوکم تەنیا دژی ستەم بووە بەردەوام دەبم لەسەر ڕێی بابم یعنی بابم ئەمنی فێر کردیە کە دژی ستەم بم چۆن ئەمن لە بەرەی ستەم دەبم سەرکوتی ئەو مامۆستا و ئەو خەڵکانە دەکەم کە 4 مانگە معاشیان نادرێتی خەڵک لەو پەڕی ڕەزالە دژی کو هاوڕێن وەڵڵای شەرم دەکەم ئەوەندە خەڵک داوای کۆمەک دەکا ئەوەندە خەڵک جێمان لە چیرۆشی مەساد دەبێ ئەوەندە خەڵکیان زەلیل کردیە کەچی ئەوانە جیان لێ نییە دەبینی مەدەنی یعنی لەوەی مەدەنی تر هەیە خەڵک دەوێمان بکری خەڵک دەوێ بای کۆت بکە ئەوەشیان پێڕەوە نابینن ئەوەشیان مەمنوعە بعضی دیموکراسیەت و ئەوە دەکەن کاچ خۆم 4 مانگە موچەت بە خۆتان دەرێن 300 ملیۆن دۆلار دەبیتن داهاتی ساڵانە داهاتی مانگانەی زەریبە کاکەەوە ملیارە و 200,000 پێتان دەکرێن موچەی و خەڵکەی بدەن کاچ خۆم بە خۆتان های لایف دەشین سەفەرەکانی مەسرور و پاڤێل بڕوا بکەن پاڤێل و نێچیر هەفتانە 2 دەستنە دووبەی لۆ ڕابواردنێ بە تارەی تایبەت مەسرۆر دیتان لەو داڤوس 10 ملیۆن دەتوانم برم دە 15 ملیۆنی سەرف کردیا لەو لاش خەڵک بە فلزەڵێ فەتەحبەک کاچی خۆم وەزیری پەروەردەی ساقی وەزیری پەروەردە ئالان حەمەسەعید چیرۆگەچی ئالان ئێستا لە بیرمە وەختی خۆی دایان پێم ناوم نەنووسی بەسەر ناوی دەنووسم بڕوا بکە ئەوە دەقیقم لێی بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کادیرەشی ئەنجومەنی تەنسیقیان لەگەڵ ژنەکی لەش فرۆش کرد ئالان حەمەسەعید بردبیە ژۆرێ چیان لێ کرد لنگە پێڵاوچیان لێ دزی بوو لنگە پێڵاوچیان لێ دزی بوو چوبن تەسلیمی مەسیفیان کردووە سەر مەکتەب سیاسیان کردوتی ئالان لەگەڵ ئافرەتی لەش فرۆشە لنگەچیان لێ دزی بوو بەیەک لینجی هاتبووە دەرێ تەحەدا دەکەم ئەگەوە ڕاز نەبی بڕۆن لە هەموو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرسن ئەوە بووتە وەزیری پەروەردە ئەوە بووتە وەزیری پەروەردە کە دەمی زمان پیسەکانی پارتی لە ئەوروپا دەکە لە نمونەی ئەبوو چیچۆی لە نمونەی ئەستێرە کەریمی تەمیلیان دەکات کورە شەرم لە خۆت کە ئالان حەمەسەعید مامۆستا جیهانێک تیرۆر کرا چت کرد شەرم لە خۆت کە مامۆستایەکت سوتێنرا واتە کارمەندەکی تو چت کرد ئێستاش دەتەوێت بە زەبر و زەنگ بە زەبر و زەنگ بە ئێرهاب ئەوەی بەسەرکوتی مامۆستا هەم بکەن شەرم لە خۆتان بکەن لە سلێمانی یەکێتی فشاری زۆر دەکاتن هاوڕێن ئاخر شتەوە حاکم ڕزگار و مەلا و عوزێر پێنجوینی و ئەوانیان وەزانم هینایە هەژنۆدەیەکن ئەوە دیارن خەڵک سارد بکەنەوە ڕوحیان چوە لە خۆپیشاندانی سبەینێ هەرچی بۆیە کە دەسەڵات دەترسێ کەواتە هەمومان دەی پشتگیری بکەین و 2-4 مانگە خەڵک بێموچەیە ئەرێ ڕۆژێک 2-3 ئەگە وەکو نۆتیەکە کاچی من ئەگە وەکو نۆتیەکە خەڵک وەزعی حکوومەتەکە مخەربەتە پارەشی زۆریە دەستنێکە نۆتیەکی زۆریان هەبوو هەر لە ماجیەکەم هاتنەوە مەسەڵەن سەدی بێخمەیان دزی دەستیان بە تاڵانی کرد بەس کاچی من بەلایکەم ئێستا ئەوان زەریبەی خۆیان 100% لە خەڵک وەرەگرن ئەو پەڕی ئەوە ژیانی های لایف مەسوولەکان تێدا دەژین سازش لەسەر کێشەی کوردیان دۆڕان بەس ئەگە مامۆستا بە شێواز زۆر مەدەنی بایکۆتی خوێندنی کرد نابی ئەوە دژی ئەزمموی هەرێمە کورە کاچ خۆم کەس سەرەتانیە لە بۆ ئەزمونەی لەنگۆ زیاتر ئێوە گەورەترین سەرەتان و دژمنی سەرسەختی خەڵکی کوردستانە ئەو ئەزمونە بوون و ئەزمونەتان ئاوڕۆی بە هیچ ناگەڕێتەوە کەتی مامۆستایەک کارمەندێک موچەخۆرێک دەیەوێ مان بگری کەچی نییە نەسی بایکۆت نەکە یەک ڕۆژ بە زۆرم لێ دایان بن خۆ شەرم لە خۆتان ناکەن ئالا حەمەسەعید ومێد خۆشناو ئاسایش بردیە مدیرەکانت بان کردێ لاو لێرێ تخۆ شەرم لە خۆت ناگەی پاڤێل و قوبات مەلا و حاکم ڕزگارەوانە تینایە خەڵک سار دەکەنەوە باشەتی خەڵک ڕاپەڕی چەکداری بکە لە بەرامبەرتان چ دەکا ئەنگۆ هەر بە زەبر و زەنگ وسکت بە بێدەنگ بە ئێکاچ خۆم خەڵک من یعنی بەڕاستی هاوڕێیان بە ڕاشکایی بڵێم من تەحریزی خەڵک ناکەم نەک لەو ڕوانگەی لەبەرەوەی لە ئەوروپامە بەڵام خەڵک مافی ڕەوای خۆیەتی کاکە لێ جام پڕ بوو لێی ڕژە 4 مانگە معاشیان نەدایە بە ملیۆن بە مانگانە 300-400 ملیۆن دۆلاری خڕ دەکەنەوە لە دەخل
ئێ تو هیچی نادێت چاو لێ حکوومەتی عێراق لەگە حکوومەتی عێراق دەتانەوێ 6 مانج کە خەڵک ئەو هەر ڕەزیل و سەفیر بی بڕۆن ئەگەر غیرەتتان هەیە مەکتەب سیاسەکان پاڤێل و مەسرور قوباد و نێچی بڕۆن لە ماڵە هەژارەکان بزانێت خەڵک وەکو سەددام بڕۆن لە ماڵەکان بزان خەڵک کو دەژین وە بە خۆشتان کو دەژین کاکەوانە لۆیان چیتە سەرێ هەموو جارێ دێن بە سەرکوت بە ئەوە بە مەناوی ئەوەوە دژی وەزعی هەرێمە موامەرە هەیە حکوومەتی عێراق نادەیە کاکە ئەتۆ سەرۆکی حکوومەتی کابرا لە توی ئیش کردیە مۆزەف نییە لەکن حکوومەتی عێراق ئەگەر دەرۆزەی بکەی دەبی لۆی تەرتیب بکەی نایدەنێ ئەگەر بڵێش دەبی بیگرن حکوو دەکرێت و خەڵک دەبیت لەسەر دیفاع لە موچەی خۆی بکە بەجددی یانە من پێم سەیرە ینی خەڵکێک ئامادە نەبی 2 ڕۆژ بژیرێ 2 سەعات شەقی 2 شەقی لێ بدرێت لەسەر موچەی خۆی ڕۆژێک بایکۆت بکاتن یعنی حەقەتی ئێدی باشە کوسبەی یعنی دەتوانی دەرز بڵێەوە من دەزانم لە هەولێرە ڕەهابەکی زۆر گەورە هەیە هاوریان زۆر خەڵک استفزازی هەولێریەکان دەکە ئێوە زۆر بێویژدان و بێشعورن سەتان و هەتیوانەی بێویژدانیانەوە دەکە خۆیان ناوێرن بڕوا بکە لەو ئەوروپای دەستۆ سلێمانی بە مندەڵێ قادرەگە چوو بۆ هەولێرە ئاگات دێم بی بڕوان پێ بکەن بە دەیان زار ئەوە بە مکوترایە کەچی دەرێ لۆ خەڵک لە هەولێرە ڕاناپەڕی کاکە بەڵام ئەوە ژمانایەوە نییە شەرعێتی پێ بدرێ هیچ ناکرێت ناوەڵە لە هەولێرە شت دەکرێت 2018 کرا خەڵکات سەجادە بەس بەچێ هات حزبەکان هاتن پێشڕەویان کرد هاوڕێیانێکێتی ئێستا بانگەشەوە دەکە وڵایەن لە حزبی ئیسلامی لە پشتەوەی شتی کشاوە دەبی قەپاتی کە تەواو کارتێکی سیاسیە بەکاری دێنی ئێ کاچی خۆم ئەسە دەرێ ئیسلامیەکان لە پشتی نازم دوێنێ دانیشتنیشان کردی لەگە پاڤێل و کۆمەڵوێ گوستی شتە چیوام ژێرێ بوون دەقیق نیم ئێ باجیم کاچی خۆم ئەو حزبانە حەقەکی ڕەوای خۆیانە حزبن لە دەرەوەی دەسەڵاتن بەشەشی زۆری هەوادار و جەماوەریان بێموچێ حەقەکی ڕەوای خۆیانە هەر بە ئاشکە بێنە ناوخۆ پیشاندانەکان بڵێن ئێمە پشتگیری مامۆستایان دەکەین بەدزی دەکەن کەچی نابی بە دزیش بێنە پشتیوە ئێ حزب ئەوەیشیتی بە قوربان ئیشتی لەگە کێشەی کۆمەلگا بژیتن لەگە کێشەی کۆمەلگا بژیتن یعنی دەیانەوێ بڵێەوە ها ئیسلامیەکان لە پشتی ئەها ئەو حزبە لە پشتی ها ئەوە لە پشتیتی ئەها ئەوە بە فیتی حکومەت ئەدی بە خۆتان ئەکەوە ئەزمونەوە ئەو خەڵکتان ئەوها برسی کردیان ئەکۆ دەگرێت بە خۆیان دای مسعات کۆمەڵێک ئەوە ئەم لە نوتیەکەوە بە بیرم دێت تابووری پێنج و زەرقاوی و کۆنە بەعسی و ئەو قسانە نییە وەڵاهی چیان گوت بالعکس ئەو قسەی ئەو ئەوانە 360 لە ڕاستە کاچی خۆم شەرم لە خۆتان بکەن هەموو هایلایف دەژین ملت برسیە بڕۆ ناو خەڵک مامۆستا موچەی نییە دوکان بازار نییە تەکسی نییە هەموو جونگەی اقتصاد نمانێ ئەتو کاکە دەخل نەفرێ نەدرێتە بازار خوارد مشکلە مامۆستا نییە خەڵک لەو پەر ڕەزیلیدایە مانگێک 2-3 سات سیاسەتی دۆڕاوی توک ئەو کوردیگەیاندا ئەو دەرەجەی نەک حکوومەتی عێراق نەک حکوومەتی عێراق کورد کاکە گەورەکردن نییە براکەم بەس ئەوە تەبرین مووقفی لاوازی ئازنزمی یەکێتیە ئەگەنە هەموو لایەنەکانی تێدایە ئەوە دیارە وەڵای ئێستاوێن بزانم یەکگرتو کۆمەڵش یعنی ئەو حەماسی جارانیان نمایە خەڵکی سربەخۆن لە هەموو شار و شارۆچکەکان وا دێنە سەر جادە ئەرچی هەموو دەنگەکی ئۆپۆزیسیۆنە کە دەڵێم دەنگی ئۆپۆزیسیۆن هاوڕێیان وا بە تکایە هەوڵ بدەن هانی خەڵک دەن سبەی فشارێک دروست بکرێەوە بێ و دەسەڵاتە بترسێ کاکەوانە ناترسن ئەوانە هەردایانەوێ بە زەبر و زەنگ بە ئەرهاب ئەو میلەتەی فەقیرکن کورە شەرم لە خۆتان بکەن ئاسایش پەروەردە بەربرزەکان ئەنگۆش موچە وەرناگرن کورە ئەو هەموو ئاسایشە ئەو هەموو زێرەڤانیە ئەو هەموو ئەنگۆش موچە وەرناگرن ئەنگۆش لە پشتەوە دێن پەیوەندی بە ئێمە دەکەن ئەو وابوو ئێ باشە لۆ دەچی زەبر و زەنگ لەگەر برای خۆت دەیکی تەزامن بن ڕۆژێک لەگە یەکتری تەزامن بن هاری کار بن بڵێن نا بۆ ئەوەی پارە نەبێم لەگەڵتاندامە بەس کاکە هەمومان دەبین چ پارێک خڕ دەکرێتەوە وەزارەت نییە پارەی خەیاڵی خڕ نەکاتەوە هەر کەس نازانین چی لێ دێتن دەرێن 300 ملیۆن بڕوا بکە 500 و 600 خڕ دەبتەوە هەمومانجە 200 لەولا لە ئەولاش دەڕوا ئێ کاچی خۆم خەڵچنەوە بەڕی ڕەزت چارە مانگات بەدەنگێن خەڵک بەدەنگێ ئێ بێ گومان موچەتان نادن هەروە دەبەنە سەرێ دەڵێن لە فەرعەونیان پرسی کو بێ فەرعون کەس نەبوو لە پێش یعنی نوقتەکان لێرەدایە بۆیە شەرمەزاریە بۆ هەموو دەنگ و ڕەنگانەی
من لەگەڵ ئەوە دەبێ ئەمە تێدەگەینەوەی کە مناڵانێکی زۆر بێدەوامن بەڵام کاچ خۆم موچە نادرێ ئەو دەسەڵاتە دەیەوێ سەرکوتی مامۆستایان وەکو 2010 و 19 و 20 ئەوانە نییە لێ بکەکە بە گریانەوەس بایکۆتیان شکان یەکێتی و پارتی موامەرەیان لە دەستا کە بە زۆرم لێ بەبێ هیچ دەستکەوتێک مامۆستایان بشێن و تاکە هیوا لەو خۆپیشاندانەی مامۆستایان مایە ئەوەش بڕوە ئیتر خەڵک دوو هەندە بێ هیوا دەبێت دەسەڵات هیچ کە ناترسێ بۆیە پشتگیریان بکەن ئەرچی هەموو دەنگێکە هەموو هێزی ئۆپۆزیسیۆن سبەینێ زەماوەری خۆی فرێداتن شەقام تۆ دەڵێی پارتی لە پشت لە سلێمانی لە پشت ئەوەیە باشە تووشێشێتی ئەگە درۆ ناکەی لە هەولێرە بڕۆ خەڵکی خۆت بنێرە نەک لە مەڵبەندی دانیشتین هەمووتان کردە گازینەوە ئیشی یەکێتی و هەموو حزبەکانی کە لە هەولێرە چییە لەگەر ئازاری خەڵک بێ حزب لۆ چ دروست بووە لەوێندەر ئەگە خۆت پێ ناڕازیە هەموو حزبانەی لە هەولێرن ناڕازی لە سیاسەتی پارتی لەوەی مەزلومتر هەیە لە خەڵک بلۆ ناچی خەڵکی خۆتان تەحریز ناکەن وەکو 2010 بڕۆنە پشت ناڕەزایەتی خەڵکی خۆ پیشاندەر بە خۆتان دەتانەوێت هەر بڵێن پارتیش حسابتان و ناکە لەبەرەوەی بە خۆتان کوردگوتنی وەکو دەرێ پیاونی لە هەولێرێ کە نەڵێ بێگومان پارتیش حساب لۆ ناکە حسابی کۆی لە لۆ دەکە تۆ ئەگە حزبی دەبی لە پشت خەڵک ڕابۆستی لە پشت ئازاری شارەکەت ڕابۆستی هاوڕێیان تکایە هەوڵ بدە من نازانم سبێنێ دەکرێیان ناکرێت بەڕاستی مانگرتن بایکۆت دەکرێیان ناکرێت لە هەولێر کەس نەڵێ قادر گۆدی دەکرێت ئەمن دەڵێم پارتی زۆر ترسایە ڕۆحیان چووە هەموو دام و دەستگاکان بە ئاسایش بە ئومێد خۆشناو بە وەزیری تەربیەوە زەخت دەکەن پەیوەندی بە هەموو ئەوەکان دەکەن خەڵک دەترسێن نابی کەس سبێنێ بایکۆت کە یەک بەیاننامە دەرچووە ڕۆحیان چووە یەک بەیاننامە دەرچووە ڕۆحیان چووە لە سلێمانیش ئەوە دەبینن هەفتەک دە ڕۆژە چ دەکەن لە بەرامبەریان بۆیە ئەگەر دەتانێت موچەتان هەبی ژیانتان باشتر بێ ئەو دەسەڵاتە بترسێ سبەینی هەمووتان بەشدار بن بە شێوازی مەدەنی وەکو هەموو جارەکان کە لە پشت خەڵک بن لە پشت خەڵک بن هاوڕێن دوای شت بەلەوەی کۆتایی پێبێنم ئەوەش بڵێم ئەوە دیدارەکەم لەگەم مەلا عەبدوڵڵای سەرۆکی یەکێتی زانایان کرد هیچ شەرم لە خۆی ناکە دەرێ فتوامان نەدایە کەسی ئەو مەلا حەسەن بەرپرسی فتوان بەیاننامەی دەرکردیە ئەڵێ ئەمە دژی ئەوەین مادام حکوومەت قدرەتی نییە دەبی خەڵک بستەوە دەوام یعنی یەکێتی زانایانی ئیسلامی کە یعنی شتێک کارتۆ نییە حەوەنا لە ناوە خۆیان نازانم ئاگایان لێنیان دژیە کنیان ئەوتە گاڵتە بە خۆیان دەکەن دیتر لە دیدار لەگە من دەڵێ ئەمە فتوامان نەدایە کەچی بەیاننامە مەسئولی فتوان نای مەلا حەسەنە ئەمە دوای ئەو لە تەلەگرامەکەم دادنێم داوا دەکات کە خەڵک مادام حکومەت قدرەتی نییە مەعاش بدە بچن دەوام بکەن هەموو گەلەم بڕۆ دەوام بکەن بەس کەس ئاگای لە گیرفانی خەڵکی فەقیر نییە بەو دادوەرە حاکم ڕزگار تۆ موچەت ئەو هەموو ملیۆنەیە بڕۆ یەک ڕۆژەکو ژیانی مامۆستایەک بژی ئەو زەوەرە بڕۆ داوا بکە ئەو هەموو مەلانە ئەو هەموو کەسانەی کە ئەو ژیانە هایلایڤیان هەیە ئەو دوو نوخبەیە هایلایڤ دەشی کەسی لێرە بڕۆ مامۆستا بە گیرفانی بەتاڵ پارەی نییە بستە دەوام مامۆستا پارەی نییە بستە دەوام دەرێ بڕۆ دەوام بکە ئێکاچ خۆم ئەتۆ حکوومەتی ئەخر لە چێ بووە برای خۆت پارەت نەداتێ یەک ڕۆژ قەردبی جارێک 2000 3000 خۆت تێناگەنی مووقفی لێ وەردەگری کورە بۆ 4 مانگ من هەر ئەوەندە دەڵێم ئەرچی هەموو دەنگەچی ئۆپۆزیسیۆنە دەنگ ئەوی بەخۆی دەرێ ئۆپۆزیسیۆن کەرامەت دژی ستەم سبەی لەگەڵ ئەو خەڵکەی دابیتن لە هەولێرە چ دەکرێ ناکرێ من نازانم بەڕاستی بەس ئەزانم پارتی زۆر مشەوش بۆ دەترسێ لە سلێمانیشەوە بە خۆتان دەبینین دەر ڕۆژە چ دەکەن ئەرچی هەموو دەنگ و ڕەنگەکە بە هەر بیر و باوەڕەکە پشتگیری ئەو ناڕەزایەتی سبەینێ مامۆستایان بکات و هەمومان چاودێری دەکەین لە ئەوروپا و لە کوردستان دەبێت ئەو دەسەڵاتە پەیامێکی پێ بدرێتێ بەسە دزی بابە دەست دزن کاکە موچەی و خەڵکەی بدەن موچەشی نادەیە بە زۆرم نێش دەیبیستێت دەوام کاتێکی خۆش